يلا بارزاني فول كواليتي والله بلا بجي صلاة على النبي صلى الله عليه وسلم. هاوريكم تولياتكم من لقلتو رابردو او رجاني برين كر خوشونا خوش دو بدو شوێن زێبابام داهات یەلام زوو بەزوو ئەگەر ڕۆژێ نەدید بام بێئۆقرە و سەبرم نەبوو هەر کارێکم کرد باە لە من زیاتر بەلەت بوو سەنجەر تێلت بۆم دەکرد دەتگوت ها برام چ بوو ئەو کات دڵتدا دەکەت ئەو کات دڵتدا دەکەت کاتێدەم گوت تەواو بوو دەزانم لە من زیاتر ئەتۆ خەمی منت بوو دەک زەمانە ڕوو ڕەشبی ئاخر بۆچی ئەو هابوو دەک زەمانە ڕوو ڕەشبی ئاخر بۆچی ئاوا بوو ئێمەی جیا لێ کردەوە ئێمەی لێک جیا کردەوە تۆزێ وەفای لە نەبوو ببووە دوژبنی من هەرگیز باوڕم وا نەبوو خۆشی و یادگاری بوو هەمووی لە لای تۆ ون بوو بارزان مستەفا لیدا ئافەرین برام بۆ تو ئاریان زۆر دڵی خۆشە ئەو شۆکانە لەگەڵ تو بە ئیقاعی لوێوە دانیشتووە لە تەنیشت و ئەوانەی عەسب دەکەن ئەوانەی عەسب دەکەن زۆربەی شاگردن بۆ تو بە خودای زۆر مەحاڵە بگەن بە قامکێکی تو یادیتی هات گۆڵەیە ئێستا دێنم ناوی تو ئەحمەد چاوشین دەدوێنم گوێم لێ بووە لە ناوی تو بۆ ئاگرین سوورتیە خۆشحاڵم بەدیدنی تو ئەریانی لە خزمەتدا برای بچووکە بۆ تو قاچاقچی نمونەنا سەرکەوتوونە سەرکەوتو ئەریانیان لە خزمەتدا بەندێوە دەڵێم بۆنگو
ئارامە پیاوی وەکو تۆی هەیە دەستکردە و کارامەیە ئەو پیاوە بەجددیە ئیش بۆ وڵاتی دەکا پێویستی بە مادە نیە خۆشی عەممە ئەزمەرە پێم نەڵێ وەفای نییە بە تۆوە خۆشم دەوێن برا ئەوەی میرانیە بە تۆوە خۆشم دەوێن برا ئەوەی میرانیە ئەگەر گوتت میرانی ئەوانە هیچ حەلیان نییە کاکە سیروان لیهرەیە برا ئەو ئاریانیە ئاریانی لە خزمەتدا پیاوە و عەلیئیلیە لە خزمەتدا و کوڕەدام برای منە و تاسەریە ئەویش وەکو ئاگرینی باچی بە دوژبن نییە ئێستا شێر لە ساحەیە ئێستا شێر لە ساحەیە پێم بڵێن ڕیوی چییە لە خزمەتیاندا هەمە پێم نەڵێن وەفای نییە کاکە مەڕەوان ناتووە بە خۆشی گەک سەرکەوتیە کاکە کاماتووە ئەو برا یاریانیە لێی دەنچووتە و سادان لێرانە عەلوونیە لێی دەنچووتە و سادان ئەلێ هێرانە عەلوونیە زۆر خۆشە بڕۆ ژیانم ئەڵەوەری دیار نییە چارە نووسم شەوانە تا بەیانی خەریکم بە پێنووسم پەروازەی کام هەوارکەم کە بێم لێوت ڕامووسم چاوی شەعرم هەڵنایە لەسەر جوانیت نەنووسم لە سیمات گەلێ عەسرەت بانەیەن بە کابووسم بە کیشوەری باراندا دادەچم وەکو مووسم ئێرە دۆزە خستانە بەفری ساردە خڕۆنووسم ئەو گۆرانیە تایبەتە وا بۆوان وا دەنووسم ئەو گۆرانیە تایبەتە وا لێرانەی دەنووسم میرانی دەردوێنم گوێ بدە بە خامووسم میرانی لە بۆ ئاکا میرانی لە بۆ ئاکا میرانی بۆ برای بە نامووسم ئەمنیش وەکو تۆمە لە ڕووی دوژمنان وەک مووسم من وەسفی ئاگرینی بە دەفتەرێ دەنووسم بەو پەڕی شانازیەوە لە خزمەتی دەوەسم بەو پەڕی شانازیەوە من لە خزمەتی دەوەسم ڕێبوار بگۆمە
زۆر خۆشم دەبێن ئێوە لێدەم جووتە وستادان ئاریانیش بتەقێوە هرتي سوزة خملاوة دبا هشتي باوشد هرتي سوزة خملاوة نسيمة شيريني تو هرتي شكرا نكراوة هاي باراني لسميتو يا هرتي قلو قلاوة هاي دشن هاي دجيناس كد هرتي خمس ستاوة لتو دوان ترينيا اوي جوانا خلقاوة هاي لتو بدي اوي جواتا زباوة هاي برزان مصطفى ليدا بتبنو موسيقاوة واقري سلطية صلاة ولو شير بياوة هاي روار جاقشتي ليدا او بندم وطاناوة شيخ بشداري تدبينم صلاة ولو بياوة هاي شيخ بشدار بايا داربي هزار صلاة ولو بياوة صلاة ولك يا كسيروان بانا لينا قدراوة صلاة ولك يا كمروان من مازدك موتاوة هاي ميراني تحسين قصب صلاة ولو بياوة داوة كم في ضليوة داوة كم في ضليوة ميراني تحسين قلب هزار صلاة ولو بياوة هزار صلاة ولا السروي صلاة بيا لو بياوة هاي اكا ميراني بشي تزارم سنة بياوة اكا ميراني بشي تزارم سنة بياوة لخزمتي داهما صلاة ولو بياوة ساوي الرشي الديني الرجني انا مسوديني عقريتي برداوة او ظلم دلميني ريوارو غير الليدن ريوارو برزان الليدن عريان دلجي الديني او قران يبو ظلم اواتو مكاليني او قران يبو ظلم اواتو مكاليني سيد هلو ددوينم سيد هلو ددوينم نلينا وبنايني شركي تيرا ويا بودوش برانا بيني شيتي كردم بوتا ويارم بوزلف
شادي كردو بمساوي يا هرم بمسون فقاوي لبرتونا بيقولم منتي مداه ولا مناوي لبرتونا بزواني منتي مداه ولا ناوي أقري لظلم بدا ستاو بو أو تاوي أقري لظلم بدا ستاو بو أو تاوي صلاة للشيخ بشدار بن بجي